خۆتان نەزانن 6 مؤسسەی نوێ کە بە جهودی بەڕێز جەنابی وەزیر و جەنابی کاک عەلی واتە وزارەتی بازرگانی ئەو کارە کراوە استعداسی نوێی ئەو بەڕێوەبەرایەتیانن کە سەر بە مؤسسەی وزارەتی بازرگانین لە شاری هەڵەبجە ئەمڕۆ هاتن بۆ ئەوەی وا بکەین ئەوانە بێنە سەرپێی خۆیان و دیارە ئەمانە میلاشی ئەوێت و ئەم میلاکانەش چۆن وا بکەین لەگەڵ بەڕێز ئەنجومەنی وەزیران کە هەمیشە دەستی بە هەڵەبجە و ئاوەدانی هەڵەبجەوە بووە بەردەوام بێت لە دامەزراندن یا گرێبەست بۆیان و خاڵێکی کەش مەسلەی سایلۆی هەڵەبجەیە کە چۆن توانین بە زودی کات بێتە بواری جێبەجێکردن و هەڵەبجە وەکو چۆن ئەلوەیەکی جوانی هەیە سایلۆیەکی ڕێکۆپێکیشیە بێ بۆ مەبەستا ئەمڕۆ جەنابی وەزیر و جەنابی کاک عەلی سەردانیان کردین سوپاسی جهود و مانەبوونیانەکەین و سوپاسی ئەو کارەیەکەین کە بۆ هەڵەبجیان کردووە هیواداری ئیحسان و بیتەمام جهودی خۆیان زیاتر سەرف بکەن تا بتوانین بە گرێبەست بێ و بە تەعینی ڕسمی بێ بۆ ئەو مؤسساتانە میلاکی تەواوی بۆ پیا بکەین. سوپاس بۆ بەڕێستان جەنابی وەزیر قسەی هەیە بفەرمێن. زۆر سوپاس کاگەزات بەناوی خۆی گەورە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە ماوەیەکی زۆرە مەبەستمان بوو سەردانی ئەو سنوورە بکەین بۆیە ئەمڕۆ هاتین بۆ ئەو دەبەرە بۆ ئەوەی هەندێک شوێن هەیە بەسەریکەینەوە و لەگەر جەنابی پارێزگار و برا بەڕێزانەش هەندێک بابەت هەیە گفتوگۆی لەسەر بکەین. لە سەفەرەکەمان ئێمە ئەمڕۆ سەردانی ئاشمان کرد لە سەی سادق بۆ ئەوەی بزانین بە دوواداچوون بۆ ئیش و کارەکانیان بکەین و سەردانی سایلۆی سەید سادقیشمان کرد هەر بۆ مەبەستی ئەوەی لە کەم و کۆڕی و پێداویست و کێشە و جلوگرفتەکانیان بکۆڕینەوە هەروەها بزانین لە ئاستی خوا ئامادەکردنیان بۆ ئەو پارەیە کە ساڵی 2014 جوتیاران هاتووە. پاشان هاتینە لای جەنابی پارێزگار و ئەوبرا بەڕێزانەی لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی وەکو جەنابیان باسی کرد لەسەر ئیستیحداسکردنی هێنانەکایی چەند فەرمانگەیەکی سەر بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی خۆ ئامادەکردن بۆ ئەوەی لە دوای ئەوەی کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی بۆ دەرچوو بۆ دامەزراندنی ئەو فەرمانگەیانە کار بکەین بۆ دابینکردنی پێداویستیەکان و فەرمانبەران بۆ ئەو فەرمانگە نوێیانە چونکە خۆتان دەزانن هەڵەبجە کاتێک کە بوو بە پارێزگا پێویستی بۆیە فەرمانگەیەکانی تری کە لە شارەکانی تر هەیە لێرەش بۆی دامەزرێ. پاشان لێرە کە تەواو ئینشاڵڵا سەردانی چەند کارگەیەکیش دەکەین هەر بۆ ئەو مەبەستە کە بە دوواداچوون بکەین بزانین کارگەکانی ئەو سنوورە چۆن وە لە چ ئاستێکدان پێداویستی و کەم و کوڕ و چێشە و جلوگرفتەکانیان هەیە. سوپاس. من هەرێمم پەیامەی ئاژانسی ڕۆژنی خەبار بۆ بە شعاری هاوڵاتیان ئێستا بە شعاری مانگی 4 دامەشکراوە ئێستا لە مانگی 19 بۆچی بە شعاری هاوڵاتیان بۆ جۆرە دوعاتەی دووەمیش ئەو دوو مادە خۆراکیەک لە فەرمانێتانە بێتە حکومەتی عێراقی بڕای داوەتیان کرد بۆ بەشە خۆراکی هاوڵاتیان ئەو دوو مادە خۆراکی تر چییە کە حکومەت بەگای داوەتیان دیکا و کوالیتی بەشە خۆراکی هاوڵاتیان کوالیتی بەرزکاتەوە. ئەوەی بەشە ئارد کە ئێستا مانجی 4 ڕاستە لە بەشەکانی تر عێراق مانجی 6یان دەست پێ کردو و دابەشیەکەن. ئێمە ئەو بابەتەمان لەگەر وەزارەتی بازرگانی باس کرد لە سەردانێکمان چەند 1-2 هەفتە پێش ئێستا ئەو کێشەی چارەسەر دەکرێتن و ئینشاءڵڵا ئەو بڕێی کە دواکەوتووە ئەوانەش دابەش دەکرێتن. ئەوەی تری ماوەیەکی زۆرە باز لە دابەشکردنی پارێگەمی 2014 و 2016 تا پێسەر دابەش نەکراوە ساڵێکی دابەش کاکە بۆ خۆتان دەزانن ئەو پارەیە 8 ساڵ و 7 ساڵ و 6 ساڵ پێش ئێستا یعنی 2014 و 15 و 16 بۆ خۆتان دەزانن پاشی حەول و تەقەلایەکی یەکجار زۆری هەموو لایەک دەستی هەموو ئەو لایەنە کەس و لایەنە نەخۆش بێکە کاریان بۆ ئەو بابەتە کرد ئینجا توانیمان ئەو پارەیە بجێڕینەوە. ئەوەشیان بەڕاستی کێشە و جلوگرفتی زۆری هەبوو لە دابەشکردنەکەی چونکە خۆتان دەزانن ئەو بڕەپارەیە بە چەندین قۆناغ هاتووە و بە نسبە دابەشکراوە. ئێستا لای ئێمە کێشەکانمان هەم با بڵێن خۆ ئامادەکردنەکانمان تەواو بووە. پارەی دهۆک ئەمڕۆ پێم وایە دەستی پێکردووە دابەش بکرێتن بەیانی هەولێر دابەش دەکرێت. لە سلێمانی کێشەیەکی بچووکە بوو ئەویش هەلەیەکە بوو 2 ملیار کەمتر هاتبوو ئەوە ئەویشیان بۆ ناردنی ئینشاءڵڵا لە ماوەی ئەو هەفتەیە دەست بە دابەشکردنی ئەوەی سلێمانیش دەکرێت.